بەناوی خۆی گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە یاریگای پەیام لەگەڵەوەی بەڕێزە خۆشەویستێک دەگەینەوە. ئەمڕۆژ یاریگای پەیام باستان لە یانێکی ئیسپانی و باستان لە دوو ڕووداوی تایبەت بە تۆپی پێ بۆ دەکات کە ڕووداوێکیان تایبەتە بە بابەتی مەرکاتۆ کە ئێستا بووە بە گەورەترین باسی مەرکاتۆی ئەم ڕۆژە و بابەتێکیشیان پێیوەستە بە ڕکابەریەک لەسەر خەڵاتی تاکەسی و ڕکابەری لەسەر بردنەوەی باڵندۆر و دواتر دەمەکانی ڕۆژ و ئەو یانێشی کە باسی لێوە دەکەین بێگومان یانەی ئەتلەتیکۆ مەدرید و هەروە ئەو پرسانەی کە پێیوەستە بە ئەتلەتیکۆ مەدریدەوە لە وەرزی ئەم ساڵە. تەوەرەکانی ئەمڕۆم بۆ هاوڕێیان باس دەکەم، دواتر پێکەوە باسێکی تێر و تەسەل و باسێکی ورد و درشت لە ڕووی یاسایی و دەقی یاسایی لەم بارەیەوە و وەڵامێک بۆمە و دەنگویانەی لەو بارەیەوە دەوترێت یەکێ دەڵێ دەڕوات یەکێ دەڵێت ناڕات. ئەمڕۆ ئێمە بە دەقی یاسایی بابەتەکە چۆنەوە وەکو خۆی کە هەیە بۆتانی باس دەکەین. بابەتەکانی ئەمڕۆ یاریگای پەیام چییە؟ بابەتی یەکەمم تایبەتە بە ئەستێرەیە کە ئێستا بە تایبەت لە مەرکاتۆ ناوی دێنرێت، ئەویش کێشەکەی ئالڤارێزە. ئالڤارێز لا نێوانمانەوە و ڕۆیشتن لە ئەتلەتیکۆ مەدرید لە هەمووتان ئاشکرایە باسی ئالڤارێز گەورەترین باسە و پڕترین باسە لە ئێستایا بە تایبەتی کە گەڕاوەتەوە نێوە ئەتلەتیکۆ مەدرید. بۆیە من ئەمڕۆ ورد و درشتی ئەم کێشێتان بۆ باس دەکەم و چۆنێتی ڕێکارەکانی لە ڕووی دەقی یاسایی و هەروە ئەو بژاردانەی کە دەمێنێتەوانێ وەشکاندنیان بۆندە چۆن دەبێت و کێ قەراردەریان بۆندا بێ هەمووی لێرە باسێکین لە بەرەوەی هیچ پرسیارێکی ترتان نەمێنێ و ئەو شتانی باس دەکرێت مۆندۆواڵێ ئەمواڵێ چی ئەسلیە چی ئەسلینیە لەبارەیەوە دەدوین. 15مین وەرزی لەسەرێکی ئەتلەتیکۆ مەدرید لەگەڵ دیێگۆ سیمیۆنی، ئەمەش باسێکی تری بابەتی ئەمڕۆمان دەبێت. هاریکین بۆ جاری دووەم خەڵاتی پێڵاوی زێڕین دەباتەوە. پاژەم خەڵاتە کە پێشکەشی کراوە هاریکین ئێستا دەنگۆ باس لەسەر چی دیکە ڕکابەری دەکات و لە بەردەم چیدا و دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ بابەتێکی دیکەمان دەبێت کە ئەمڕۆ بە ورد و دروشتی باسی لێ دەکەین. ئالڤارێز ئەستێرەیەکی دیار یاریزانێکە کە خودی خۆی لە کاتی مۆندیالە وتی دەمەوێت دەزمونێکی نوێ تاقیکەمەوە و لە مۆندیالدا ینی بەرشۆنە بە ئاشکرا و بە ڕاشکاوی وتی ئێمەمانەوێ توانەکانی ئەلڤارێز بەدەستبێنین و ئێستش پاژەوەی ڕێکارەکان نەگەیشتۆتە ئەوەی کە گفتوگۆکان دەست پێ بکە. بابەتێکی زۆر لە ئارایە پریسیزن کۆتایی لە حاڵەتەکانی پریسیزن کۆتای بینەوە هەفتەی داهات و خولی ئیسپانی دەست پێ دەکات. ئەلڤارێز بەپێی کۆتاییاتنی ماوەی پشوەکەی تازە پەیوەندی بە ڕانانەکانی ئەتلەتیکۆ مەدریدەوە کردووە، بەڵام کۆمەڵی کێشە و بابە داتوونەتە بەرچام کە ئەمە لە کاردانەوەی ئەو لێدوانەیە کە ئەلڤارێز لە کاتی مۆندیالدا. بۆیە ئێمە ئێستا دەچینە ورد و دروشتی باسی ئەلڤارێز و هەموو پرسیارەکان وەڵام دەدەینەوانێ و جوان لەگەڵ مابن تا کۆتایی تا ئەوەی ئیتر لە باسی ئەلڤارێز و لە باسی چۆنەتی شکاندنی گرێبەستەکەی و لە باسی ڕۆشنی پرسیارێکی دیکەتان نەمێنێ. ژولیان ئەلڤارێز دەیەوێت داهاتووی لەگەڵ ئەتلەتیکۆ مەدریددا یەکلا بکاتەوە. ئەم یاریزانە ئەرژەنتینیا تەمەنی 26 ساڵە، چونکەم تەمەنە گرنگێکی زۆری هەیە بە پێی یاسایەک لە ئیسپانیا کە ئێستا بەکارە و بەکار نییە، ینی زۆر کات شەکە بە هاوردە ناکرێت و لە پاش پەیوەندیکردنی بە ئەتلەتیکۆ مەدرید لە وەرزی ڕابردووتر لە ساڵی 2024 جارێکی دیکە گرێبەستی نوێ کردوەوە تاوینی 2030 چونکە ئەلڤارێز گرێبەستی یەکەمی لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید کردووە، دواتر نوێکردنەوەیکی گرێبەستێکی ژێ بووە بە بەرزکردنەوەی موچەکەی تاوەکو ئاوینی 2030. پاژەم نوێکردنەوەی گرێبەستە نرخی هەڵوەشانەوەی گرێبەستەکەی ئەلڤارێز 500 ملیۆن یۆڕۆ. ئەم دێڕە بە واتایکی واتە ئەلڤارێز مەرجێکی هەڵوەشانەوەی گرێبەستیە. ئەگەر ئەتلەتیکۆ مەدرید ڕازی نەبێت بە ڕۆشتنی ئەلڤارێز ئەم یانەیە یاخود ئەم یاریزانە ناچارە گرێبەستێکی 500 ملیۆن یۆڕۆیی بێنێت تا ئەوەی بە بێگەڕانەوە بۆ ئەتلەتیکۆ مەدرید یانەکە جێبێڵێ. ئەمە ڕوویاوە لە تۆپی پێدا بەڵێ ڕوویداوە. ئەمە ڕوویداوە کاتێک نیمار لە بەرشەلۆنا ڕەزامەند نەبوو بەی جۆرە گفتوگۆ لەسەر گواستنەوەی نیمار کە بۆ پاریس سەن ژەرمان لە ساڵی 2007 بەڵام مەرجە هەڵوەشانەوەی گرێبەستەکەی نیمار 222 ملیۆن یۆڕۆ بوو. ئەوە بوو یانی پاریس سەن ژەرمان ڕێک 222 ملیۆن یۆڕۆی خستە سەر حسابمانقی بەرشەلۆنا و نیمار ڕاستەوخۆ
گەشتی پاریسی کرد بۆ ئەنجامدانی پشتنی پزیشکی بە بێگەڕانەوە بۆ بەرشۆنە بەبێ گفتوگۆکردن لەگەڵ بەرشۆنە بەبێ قسەکردن لەسەر بەرشۆنە هیچ بۆ لەبەری تۆ مەرجەڵۆشانەوەی گرێبەست داناوە لە ڕووی یاساییەوە هەر یاریزانێک مەرجەڵۆشانەوەی گرێبەستیە بوو ئەتوانێت نەگەڕێتەوە بۆ یانەکەی و بتوانێت پەیوەندی بەیانێکی ترا بە مەرجەوە پارەیە دابینکە کە گەربینی بیشتان خافی مارتینێزیش کە کاتێک لە ئەتلەتیک بلباوەوە چوە ڕیزەکانی بایر مونیخ بامان حاڵەت ڕۆی بۆیە بۆ بابەتی ئەلڤارێز ئەگەر ئێمە قسەیەک هەبێ لە ئارایە بڵێن ئەلڤارێز دەیەوێت لە ڕیزەکانی ئەتلەتیکۆ مەدرید بڕوا و لەگەڵ بەرشەلۆنەیە ڕێکەوتووە و پێویستمان بە ئەتلەتیکۆ مەدرید نییە ئەبێ 500 میلیۆن یورۆ بچێتە سەر حساب بانکی ئەتلەتیکۆ مەدرید ئەگەری ڕوودانی ئەمە مەحاڵە ڕوودانی لە تۆپی پێ واتە ئێمە وەکو دەقی یاسایی هەڵوەشانەوەی گرێبەستەکەی ئەلڤارێز هیچ ئەگەرێکی ڕوودانیمان نییە گرافیکی دواتر ئەلڤارێز دوو وەرزی ڕابردوو یاری بە ئەتلەتیکۆ مەدرید کردووە تاوان پاش ساڵ یەکەم گرێبەستی نوێکراوە تا 2020 106 یاری ئەنجام داوە 49 گۆڵی بۆم تیپە تۆمار کردووە و 7 ئەسیستیە بووە بەڵام لەگەڵ ئەتلەتیکۆ مەدریددا هیچ نازناوێکی نەبردوێتەوە لەماوەی 2 ساڵە لەماوەی یاریکردنیدا ژولیان ئەلڤارێز پاژۆی کە نازناوی چامپیۆنز لیگ و مۆندیال و هەموو نازناوەکانی بردبوانێ بەڵام لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید تاوەکو ئێستا هیچ نازناوێکی نەبردوێتەوە گرافیکی دواتر لەسەر ژولیان ئەلڤارێز بابەتە گرنگەکەی ڕۆژ ئێستێ باسی ئەلڤارێزە لە ڕۆشتن و لەمانەوەی ئەتلەتیکۆ مەدرید بەپێی دەقی یاسایی بەپێی وادەی کە هەی بووە ژولیان ئەلڤارێز ئەم هەفتەیە پشووەکەی کۆتایی هات چونکە ئەرجەنتین گەشتە بۆ یاری کۆتایی ماوەی پشووەکەی ئەلڤارێز درێژ بوو بوانێ پشووەکەی بە کۆتات ڕۆژی دووشەممە ئەلڤارێز گەڕایەوە بۆ شوێنی مەشقەکانی ئەتلەتیکۆ مەدرید تاوان پێشتر گەڕاوەتەوە شاری مەدرید بەڵام دوێنێ کە ڕۆژی دووشەممە گەڕاوەتەوە مەشقەکانی ئەتلەتیکۆ مەدرید و بەشداری مەشقارەوەزیەکانی ئەتلەتیکۆ مەدرید بکاتەوە بڕیار چۆن بووە ئەلڤارێز لە کاتی مۆندیال لەم قسەی کردو وە قسەیەک هەیە زۆر گرنگە باگادار بن دەوترێت ئەم بەندە یاسایی ئەتلەتیکۆ مەدرید لەبەر دەستی ئێمەیان نییە و پەرەگرافی نییە بڵاو کرابێتەوە لە میدیاکانە تێگەن ئەزیزانم یعنی تێبگەن لەم قسەیە ئەمە هەواڵە ئەکرێ ڕاز بێ ئەکرێ ناڕاز بێ جۆ بگرن دەوترێت لە مانگی یەکدا ژولیان ئەلڤارێز قسەی لەگەڵ دیگۆ سیمیۆنی کردووە وتێتی من هەموو توانای خۆمەک هەمەگەڕ بەڵام حەز دەکەم وەکو هاونیشتیمانیەک ڕێگەم بەی هاوینی داهاتوو من ڕیزەکانی ئەتلەتیکۆ مەدرید جێبێڵم پاش دۆ مەرزی یاریکردنم پێم وتن ئەمە ڕاست و دروستیەکەی هەواڵەکە ڕاستە یا ڕاز نییە بابەتێکە چونکە ئێمە دەقی ئەم بابەتەوەمان لە بەرچاو نییە چونکە دەوتێت لە بەشی گرێبەستەکەی ئەتلەتیکۆ مەدریددا وتراوە لەوەی ئەگەریانەیەک چامپیۆنز لیگ بەشدار هەبێ بە 150 میلیۆن ئەلڤارێز دەتوانێت بڕۆ ئەتلەتیکۆ مەدرید ناچارکاپی بەڵام ئەمە ئاشکرا نەکراوە و بابەتێکی دیکە و کۆواڵ چیە ئەڵێ مانگی یەک ئەلڤارێز لەگەڵ سیمیۆنیا دانیشتووە وعدیەوەی لێگەی وەرگرتووە کە هاوینی داهاتوو مەجای ڕۆشنی با بۆیە ئەلڤارێز کە لە مۆندیالی شام قسەی کردووە پشت ئەستور بۆ وعدەی سیمیۆنی مانگ یەک پێیداوە جاوەرە با لێرەوە سەرنجتان بۆچی ڕاکێشم ئەلڤارێز کاتێک گەڕاوەتەوانێ بۆ ئەتلەتیکۆ مەدرید لەگەڵ بریکارەکەی دوێنێ بەنیاز بوون پێشەوەی هیچ شتێ بکەن نیازیان هەبوو لەگەڵ سیمیۆنی و میگەڵ جەلمارین کە بەڕێوەبەری وەرزشی تیپەکەیە کۆ ببنەوانێ باس لە داهاتووی یاریزانەکە بکەن ئەم خاڵەی دواتر کاڵێ سیمیۆنی گەشتی دوورگەی ئیبیزای کردووە ئەم گەشتەی سیمیۆنی چاوەڕوان نەکراو بووە ینی لە کاتی گەڕانەوەی ئەلڤارێزە سیمیۆنی چووەم گەشتەی کردووە بۆیە دەنگۆی ئەم هەواڵە ئەبم گەشتەی سیمیۆنی کە دوێنێ خۆی دزیوەتەوە لە پێشوازیکردن لە ئەلڤارێز چونکە وا ئەڵێن میدیاکەن ئەڵێن سیمیۆنی دوێنێ لەبەر ئەو بەڵێنەی کە مانگی یەک یاوێتی بە ئەلڤارێز لە هاتنەوەکەیە خۆی شاردۆتۆلی نیویست و یەکسەر ڕاستە خۆم بابەتە دەست پێ بکە و بێتە گفتوگۆ بابەتی میدیاکان بۆیە دوێنێ چووە گەشتی ئیبیزای کردووە لە ئەتلەتیکۆ مەدریددا نەبووە بۆی ئەلڤارێز نەبینی ئەمە بەڵگەی لەسەر ئەو دەنگۆیی کە هەیە بەڵام ڕاست و دروستی و شتێکی ترە سیمۆنی دوێنێ گەشتی دوورگەی ئیبیزای کردووە بۆیە چاوی ئەلڤارێز نەکردووە بە هەمان شێوە میگەڵ جەلمارینی بەڕێوەبەری جێبەجێکاری یانەکەش ئامادە نەبووە ئەمەش حاڵەتێکی ترە کە ئەلڤارێزی نیگەران کردووە ئەلڤارێزی نیگەران کردو تۆ نەبەڕێوەبەری جێبەجێکار لێ بۆ نەڕانەرەکە و لێ بۆ بچی گفتوگۆی بکەی لە کاتێکا تۆ
بە ئاشکرا ڕاوگەیانەوەتووە مەوەی نەزمونی چونێ تاقی بکەمانێ و ڕێزی ئەتلێتیکۆ مەدریدی شت گرتووە تا گەڕاویتەوە بۆ ڕانانەکان بەڵام ئەوان بەدەمتەوە ناتون بۆیە دەڵێن ئەلڤارێز دوێنێ بە ناومێدیەوە بە کەسەکانی دەوروبەری لێوە وتووە بۆ مۆرزە پشتم پێم ببەستن چونکە من ئەگەر نییە لە ئەتلێتیکۆ مەدرید دابنێنمەوە ئەمە لەگەڵ ئەم دەنگوانەیە من بۆتان باسەکەم کە دواتر ئەچمە سەر بابەتی ڕۆشتن و مانەوەکەی ئەی شتی تازە چیە چۆن بڕیارەکانە چنە بواری جێ گوێ بگرن ئەلڤارێز وەکوی بۆم باسکردنم بابەتە لە مانگی دوو ئەمساڵ بەڵێنی لە سیمۆنی و کارگەریانەکە وەرگرتووە هاوێنی ئەمساڵ ڕێگە بە ڕۆشتنی بدەن بەڵام تا دوێنێ هیچیان بەشداری نەکردن بەڵام ئێستا یانەکە کە هاتوۆتە سەرم وادەیە پێداگرێ لەسەروی ئەڵێ هەر یانەیەک ئێوێ ئەلڤارێز بەدەست بێنێ ئێمە لاریمالینێ ئێمە بە هیچ جۆرێک تەمان قسەکەت لە کۆمەدی تەواوە ئێمە بە هیچ جۆرێک نامانەوێت دەستبەردالی ئەلڤارێز بین ئەلڤارێز یاریزانی خۆمانەوە دەمانەوێت تا کۆتایی گرێبەستەکەی لەگەڵمانە بەردەوام بێ هیچ کێشەیەکمان لێ نییە ئەوە شیەوەی کە ئێمە بە دڵمانە داواکاری زیاترمان لێ نییە بۆیە ئەگەر یانەیە گێرە ئەلڤارێز دەوێ دەوێت دەم کوڕە بەرێتە لای خۆی لەمەشا لاریمان نییە بەڵام بەمەرجێ ڕۆشانەوەی گرێبەستەکەی لاریمان لێ نییە ئێمە گفتوگۆی فرۆشتنی ئەلڤارێز ناکەین ئەمە قسەی ئێنریکی سیریزۆیە ئەمە قسەی مارینە ئەمە قسەی دیگۆ سیمۆنیە هەمویان کۆکن لەسەرەوە کە بە هیچ جۆرێک ئامادەنین بچنە سەر مێزی گفتوگۆ بۆ ڕۆشتنی ئەلڤارێز کەواتە ئەتلێتیکۆ مەدریدی هێندە چەقبەستووی مامەڵاکە مامەڵەکردن لەسەر گواستنەوەی ئەلڤارێز مامەڵەیەکی زۆر قورسە تۆ دەبێت تەنها ئەم مەطلەبە داواکاری ئەتلێتیکۆ مەدرید جێبەجێ بکەی مەعاداوەی کە ئەلڤارێز داوای و بەڵێنە بکا کە مانگی دوو پێیراوە یەک خاڵی زۆر گرنگەیە پێویستەکە هەمووتان بزانن ئەلڤارێز بە هیچ شێوەیەک بە دەقی یاسایی ناتوانێت تاگلایەنە داوای ڕۆشتن بکات جگە لە ڕۆشانەوەی گرێبەستەکەی وەکوی پێشتریش بۆم باسکردن تەنها بە دانانی 500 ملیۆن یۆرۆ لەسەر حساب بانکی ئەتلێتیکۆ مەدرید ئەلڤارێز دەتوانێت نەگەڕێتەوە بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئابا مجۆرە ناتوانێت وەڕێک بگرێ ناتوانێت بڵێ من ڕیزەکانی ئەتلێتیکۆ مەدرید بەجێڵم بە هیچ جۆرێ بڕیاری تاگلایانە لای ئەلڤارێز نییە گرێبەستەکەی 4 ساڵی ماوە کۆتایی بە 2030 بە کۆتا دێت 2030 گرێبەستی ئەلڤارێز بە کۆتا دێت 4 ساڵی ماوە گرێبەستەکەی بە کۆتا بێت ئەمە بە دەقی یاسایی ئەم یاریزانە ناتوانێت تاگلایانە بڕیاری ڕۆشتن بە واتە کەسی یەکەم بڕیاردەر بڕیار بەدەست خاوەنی بۆ دیاریکردنی داهاتووی هەمووی هەر ئەتلێتیکۆ مەدریدە هەتا ئەتلێتیکۆ مەدرید کورد و تەنی لە کەلی شەیتان نێتە خوارەوانەیە ئەلڤارێز هیچ دەسەڵاتێکی نییە پابەندە و دەبێت دیاری بۆ ئەتلێتیکۆ مەدرید کە ئەگەر بێت و کەم تەرخەمیش بکە ئەلڤارێز کەم تەرخەمی بکات طبعا دووەکو بابەتی یاسای ئەومانەیە کە بۆ نمونە یاریزانەدا بڵێ من نامورتاحەمە مەرزە بە نامورتاحیە لەگەڵتانە یاریەکەم ئەگەر هەیە یانەکە بە مەشل بوونی ڕووبە یعنی بەم گفتوگۆیانە ینی گفتوگۆکان ڕەنگە شت بگەینە چارەسەر بەڵام وەکو کەم تەرخەمێگە لە ئەلڤارێز ئەمە ئەنجام دات ڕوبەڕووی سزای زۆر قورسە بێتەوە و هەر یانەیەکیش بیەوێت هەڵگەڕانەوە بە ئەلڤارێز بکات لە ئەتلێتیکۆ مەدرید دیسانەوە ڕوبەڕووی سزای زۆر قورسە بێتەوە چونکە تۆ بە پێی یاسای گرێبەستێکت کردووە موچەی تەواوەتی خۆ وەردەگری هەموو حەقێکت پێ دەدرێ ئەبێ پابەند بی بەم گرێبەستەوە تا کۆتایی پابەند نابێ بێ قەرەبووی بکەیتەوە کە قەرەبوو شت کردوانێ ڕوبەڕووی سزای بیتوانێ و قەرەبۆکە زۆر قورسە بابەتەکە دەڵێت ڕۆژنامەی مۆندۆ دیپۆرتیڤۆ کەنزیک ئەلانی بەشۆنە بابەتێکی بڵاو کردوەوە ئەڵێ برگەیەکی یاسایی هەیە ڕێگە دەدات بە ئەلڤارێز بە کەمتر لە 500 ملیۆن یۆرۆ بڕوات طبعا جگە لەم برگەیە با من باسی برگەیەکی تریشتان بۆ بکەم شتێکی دیکەش هەیە ئەڵێ یاریزانە گەرگەشتە سەر و تەمەنی 28 ساڵ وەکو بابەت دەتوانێت یانەکەی قایل بکە بەرامبەر بە بڕەپارێ یاخود بچێتە دادگا لەوێ سکاڵا بکە بڵێ من لەمێ زمونێکی نوێ تاقیکەمەوە من 150 ملیۆن یۆرۆم یانەکەم دەستبەردارم نابێ بۆم 150 ملیۆنە من ئەمێ بڕۆم لە میانێ بڕۆم بە پێی تەمەنی 28 ساڵی ئەمە وەکو بابەت بەزەم بابەتی مۆندۆ دیپۆرتیڤۆ چییە ئەلڤارێز مەرجە ڕۆشانەوەی گرێبەستی 500 ملیۆن یۆرۆ بەڵام یاسایەکمان هەیە لە کۆنی ئیسپانیا طبعا ئەگەری ڕوودانی ئەمە زۆر کامەمانە هەمووی حیلە شەرعی نەدۆزرێتەوەنێ بۆی کە ڕێکارەکە بگیرێتە ئەگنا مەجالیتیانە ئەتلێتیکۆ مەدرید لە کەلی شەیتان نێتە خوارەوانێ هەم ئەلڤارێز و هەم ئەو یانەی کێت گفتوگۆی ئەلڤارێزەکە
کوڕیەچێ بەسەر لە دەگایەکە ئەسکاڵی لەسەر تۆ مارکە بڕیاری یەکەم و دووەم و سێم و چوارم و پێنجەم بەدەست ئەتلەتیکۆ مەدریدە حتا ئەتلەتیکۆ مەدرید قەرار نییە ئەلڤارێز یاریزانی ئەتلەتیکۆ مەدرید و ئەبێ بەردەوامیش بێ بە خۆشی خۆی نییە ئەبێ بەردەوام بێ ئەم مادەیەڵە چی مادەی شانزەی مەرسومی 1006 بۆ ساڵی 1985 یاساکە تایبەتە بە مافی کرێکار چییە کەسی ئیشکەرە ئەلڤارێزیش کارتی پیشەیی هەیە لە ئیسپانیەکە ئیشەکە باجوشتی لەسرە بۆیە ئەویش وەکو کرێکارمە ئەمە بەپێی یاسای کرێکاری لاقی بە بەندی یاریزانیەوە نیە بەڵام یاریزانی وەکو کرێکار مامەڵەی لەگەڵەکرانی شمولیەم یاسایەکە کاتێک یاریزان تاگلایانە بڕیاری هەڵشانۆی گرێبەست دەدات بڕێک پارە لەلایەن دادگا و دیاری دەکرێت بە لەبەرچاوگرتنی زیانگەیشتن بەیانەکە یعنی ئەم بابەتە چۆنە ئەم بابەتە بەپێی یاسای کرێکاری ئەمە لە یاریزاندا ڕووی نەداوە بەم جۆرە یاریزانەکە دەچێتە دادگا ئەڵێ کاکە من مەرجە هەڵۆشانۆی گرێبەستمێ بە 500 میلیۆن یۆرۆ یانەکەم ئیزنم نایە و ناشتوانین ئەم پارەیە دابین بکەین و سعری بازاریش سعرەکەی من 500 میلیۆن یۆرۆ نییە و لە کاتێکا یانەیەکی لەسەر خەدەیە بێ دەسەبەرم کا پارێکی باشیش تەرتیبەکە و منیش دەمەوێت مەزمونە تاقی بکەمەوە ئەو کات دادگایەت بەپێی سعری بازار ئەموکو حەقی ئەلڤارێز وەکو ماف بەس ئەلڤارێز 2 ساڵ لە ئەتلەتیکۆ مەدریدیارەکە 2 ساڵە کرێکاریەتی پێ وە موچەیەشی تەواویشی وەرگرتووە گرێبەستێکیشی واژوو کردو شیرینی ئەو گرێبەستەشی وەرگرتووە و یعنی شتەکەمەدا ئاسان نییە تا ڕووبا بەس ئەمە وەکو ئەگەر من بۆتان باسەکەم ینی ئەم شتە ئەگەرێکی بەسیدێ لە ڕوودانی کە مۆندۆ بڵاوی کردەوە کە پەیوەندی بە مافی کرێکارەوەی بۆ یاریزان ڕووی نەداوە ئەلڤارێز دەچێتە دادگا ئەڵێ بەپێی سعری بازار نرخەکەم بۆ دیاریکەن بە نمونە دادگا لە بەرچاوگرتنی ئەتلەتیکۆ مەدرید دەگرێتە بەرچاو سعری بازار وەردەگرێت و پێی دەڵێ بۆ نمونە هاوکاری ئەم کرێکارەکە ئەڵێ تۆ ئەتوانی بەرامبەر بە 200 میلیۆن یۆرۆ بڕۆیت ئەم تیپە و من دادگا پشتگیری دەکەم ئەمە ئەگەرێکە بەڵام تۆ ئەزانی ئەگەر ئەمە گەرەژ ڕووبا ئەتلەتیکۆ مەدرید ئەتوانێ بچێ لە دادگای کاس دادگای وەرزشی جیانی سکاڵا بکات بڵێت من یاریزانێک مێ 4 ساڵ لە گرێبەستەکەی ماوە یانەیەک هاتۆتە سەرخەت بە نایاسایی گفتوگۆی لەگەڵا کردووە پێی وتووە کە بیباتە ڕیزەکانی یاریزانەکەش میلیە کردوم چووە ناچاری کردو بچێت لە دادگای یاسایەکی ساڵی 1985 ئیش پێ بکە بۆی کەتیپەکەم بەجێ بێڵێ و دادگام پارەی بۆ من دانەوە بۆ قێم یاریزانە لە کاتێکدا من ئامادە نەبووم بەی جۆرە دەستبەرداری بم بۆیە غەدرم لێکرا و حەقم خوراوە ئەزانی دادگای کاس دوایە و کێشەیە بکەوێ هەم ئەلڤارێز هەم بەرشەلۆنەش یاخود ئەو یانەی کە گرێبەست لەگەڵ ئەلڤارێزەکە گەری ڕوودانی سزای هەیە بۆیە بابەتی ئەلڤارێز بابەندێکی هێندە سانانیە بابەتێکی زۆر زۆر ئاڵۆزە و کۆی گشتی بابەتەکە ژۆک و پێم وتن بڕیاری کەس بڕیار بەدەری یەکەم و دووەم و سێم و چوارم و پێنجەم لەم مۆزوعە تەنها ئەتلەتیکۆ مەدریدە و ئەتلەتیکۆ مەدریدیش پەیوەندی بە بڕیاری سیمیۆنی و مارینەوە هەیە ئەم دوانە کرێکارە ئێستا بە نمونە ئەلڤارێز بەیانی موعیدێکی کۆبوونەوەی هەیە لەگەڵ سیمیۆنی و مارینە ئەکرێت سیمیۆنی و مارین ڕازامەند بن بۆ ئەلڤارێز بڕوە کە ئەو دوانە ڕزامەندیان نیشاندا تاوی تریشەکە ئاسانە بێم هەموو قورسی ڕوونایە بەڵام ئێستا کێشەکەی ئێمە لەمەیە سەرچاوی گرتووە کە سیمیۆنیش و مارینیش ئامادەنین دەستبەرداری ئەلڤارێز بن بۆیە سبەی چوارشەمە کاتێک سیمیۆنی دەگەڕێتەوە لە نزیکە ئەلڤارێز دەبینێ چاوەڕێ دەکرێت کۆبوونەوەیکی گەورە ڕووبدات و لەم کۆبوونەوەیە ئیتر قەراری کۆتایی و بڕیاری کۆتایی لەبارەی داهاتووی ئەلڤارێزەوە بدرێت و دەبێت چاوەڕێ بکەین بزانین بڕیارەکە بەکوێ دەگا و داهاتووی ژولیان ئەلڤارێز دەگاتە کوێی تۆپی پێ و بەرشەلۆنە چونکە ئێستا بەرشەلۆنە لەسەر فرۆشتنی فێران تۆرێسیشە لیڤاندۆڤسکیشە ڕۆشتووە یعنی مەجای تیانە کە بەرشەلۆنە دەبێت بەلانی کەم و گرێبەستی هێرشبەرێکی سوپەرستار کات من لە بەرنامەی بەرشەلۆنەشا بۆم باسکردن وتم ئێمە لیڤاندۆڤسکیمان ڕۆشتووە گۆڵکاری تیپەکەی و ئەنسۆفاتیشمان ڕۆشتووە کار پێشتر ڕۆشت بوو و فێران تۆرێسی ڕۆشتووە دەڕوات یعنی گفتوگۆکان لەگەڵ ئەتلەتیکۆ لەگەڵ پاریس سەن ژەرمانە دەستی پێکردووە بۆیە بەرشەلۆنە بە ناچاری دەبێتە گرێبەست دەبێت بچێتە بازاری گواستنەوەی هاوینەی یاریزانان و بە ناچاری دەبێت گرێبەستی هێرشبەرێکی سوپەرستار واژوو بکات ڕۆژەکانی داهاتووی مەرکاتۆ سەبارەت بەم پرسە زۆر زۆر گرنگە بن بەڵام ئەوەی گرنگە سەبارەت بە ئەتلەتیکۆ مەدرید کۆبوونەوەکی سپێنی و ڕەزامەندی مارین و دیگۆ سیمیۆنیە لەبارەی ئەلڤارێزەوە بابەتی ئەتلەتیکۆ مەدرید درێژە پێیە
دەچمە سەر خودی ڕانەرەکە و ئەو کارانەی کە ئەم ساڵ لە بەردەم ئەتلێتیکۆ مەدرید و لە بەردەم سیمۆنیە ئێمە لێرە ئامادەکارەکانی ئەتلێتیکۆ مەدرید وەردەگرین زای ئەتلێتیکۆ مەدرید چی کردووە لەم مێرکاتۆی هاوینەیە ئەتلێتیکۆ مەدرید کۆمەڵە گریێبەستی باشی ئەنجام داوە لەوانە هێنانی مارتین هۆڵماند بە 40 میلیۆن یۆرۆ ناوەندێکی تایبەتمەند لیکانگین لە پاریس سەن ژەرمان بەرامبەر بە 40 میلیۆن یۆرۆ تاوان لیکانگین یاریزانی پاریس سەن ژەرمان 2 ساڵ لەگەڵم تیپە کە یاریزانی ئاستی سێمە لە پاریس سەن ژەرمان واتە یاریزانی کە زیاتر لە جامەکان و وەکو یاریزانی یەدەک بەشداری کردووە واروە هێنانی گریمالدۆ پاڵەوانی گیان ئەگەرچی لە مۆندیالی شایری نەکرد بەڵام گریمالدۆ پاڵەوانی گیان بوو لەگەڵ هەڵبژاردنی ئیسپانیا لەبار لیڤەرکوزنەوەی ناوێتە ڕێزەکانی بەرامبەر بە 22 میلیۆن یۆرۆ ئەوەشی لە تیپەکە بڕیاری ڕۆشتنی لەسەر دراوە تیا گۆڵماندە بە 20 میلیۆن یۆرۆ کە ڕێزەکانی یانەکەی بەجێهێشت و جاریتر گەڕاوەتەوانێ و هەروەها ئەوشی کە دەنگۆی ڕۆشنی لەسرە ڕۆجێری کە دەچێت ئەستۆنڤێلا بەرگریکاری باڵی چەپ کە تاوکو ئێستا گرێبەستێک دانەبەوە و گەورەترین باسیش لەسەر ژولیان ئەلڤارێزە دوایی ئەمە لای کۆمنتەکان جازان گرافیکی دواتر لەسەر ئەتلێتیکۆ مەدرید ئەنجامەکانی وەرزی ڕابردووی ئەتلێتیکۆ مەدرید چییە؟ ئەتلێتیکۆ مەدرید وەرزی ڕابردوو لە لالیگا پلەی چوارەم مێنە لە چامپیۆنز لیگ گەیشتە قۆناغی نیوەی کۆتایی لە کۆی هەردوو یاریەکەی بەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بارسینال دۆڕە کە تیایدا ئاسێکی ناوازەی پێشکەشکرد یاری یەکسان و یاری کیشانی دۆڕان و لە یاری کۆتایی جامی شاشدا ڕوبەڕووی ڕیال سۆسیداد بووە لە کاتی یاسای دووتی بە 2 گۆڵ یەکسان بوون دواتر بە لێدانەیەک لاکەرەوەکان ئەتلێتیکۆ مەدرید بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ دۆڕا واتە ئەتلێتیکۆ مەدرید لە چامپیۆنز لیگ یەک هەنگاو لە یاری کۆتاییەوە دوور بوو و لە جامی شای ئیسپانیاش لە لێدانەیەک لاکەرەوەکان شکستیاش لە دەستەبەرکردنی نازناوەکە نزیک بوو وە تیپێکە ڕکابەری دەستەبەرکردنی نازناوەکانی کردووە کاکسیامەند و کاکە ڤاردی سوپاسانەکەم با بچینە سەر گرافیکی دواتر باو کۆمنتی کاگاوکار بخوێنمەوەڵێ هەز ناکەی بازاری گواستنەوە هەموو وەرزێک بە دوو یاریزانە بەسێتەوە بە نمونەی ڕۆدری ئۆلڤارێز جاران بازاری گواستنەوە پڕ بوو لە یاریزان بە نمونە ڕۆناڵدۆی دیاردە بێکام چەندین یاریزانی بەتوانە بەس لەم کۆتایە تەنها دوو یاریزانی بەتوانە بەردەستەبێت بۆ ئەزیزەکەمەوە دیۆماندی بەردەست بوو یعنی ترخۆ ئەمانە گرێبەستی یاریزان ڕکابەری هەروایە تۆ وەکو سوپەرستاری تێونەتەوە هەرچەند یاریزانێک سوپەرستان و گرێبەستیان ماوە لەوەی کە بە تەواتی گرێبەستی زۆر گەورەش ڕوو یاو لەماوێنێت بۆ بابەتەکەش ئێستا ئەوەیە نرخی یاریزان زۆر بەرز بۆ تۆ یعنی هەریانەیە کە دەستبەرداری یاریزانە بێن نرخەکەی زۆر بەرز بۆ تۆ ئەمە وای کردووە کە زیاتر ناوەکان یعنی هەواڵێ منطقی بێ ئەنج بڵاو بکرێتەوانێ بەڵام تۆپی پێر بەم جۆرە بوو هەمیشە هەر دووسێ یاریزان بە تەواتی لە مەرکاتۆکانە ناوێنێت ئەنی لە پێشوشە تۆ ڕاستە ڕۆناڵدۆ بێکاموانە ناوێنانێتەوە بەڵام هەمویان لێ کاتە ناویان نهاتووە ئەتلێتیکۆ مەدرید 15مین وەرزی لەگەڵ دیگۆ سیمیۆنی بەڕێ دەکات ئەم ڕانەرە ئەرژەنتینیا کە کوڕی یانەکەیە و پێشتر یاریزانی ئەتلێتیکۆ مەدریدیش بووە سیمیۆنی هەمووتان ئاگادارن کە ئەرژەنتینیە تەمەنی ئەم ڕانەرە 56 ساڵە لە ئێستادا وە گرێبەستەکەی وەکو ڕانەر تەنها یەک وەرزیماوە بە کۆتا بێت واتە هاوینی داهاتووتر سیمیۆنی گرێبەستەکەی بە کۆتا دێت موچەی ساڵانەی ئەم ڕاهێنەرە لە نێو ڕاهێنەری یانەکانی تۆپی پێ و لە نێو ڕاهێنەرەکانی جیانە بەرزترین موچەیە لە تۆپی پێ هیچ ڕاهێنەرێک هێندەی دیگۆ سیمیۆنی موچەی بەرزنیە کە خۆی دەدات نزیک دەبێتەوە لە 26 میلیۆن یۆرۆ بەڵام ئێمە 25 میلیۆن یۆرۆی ساپێکەمان بۆ دیاری کردوون لە گرافیکەکە واتە هیچ ڕاهێنەرێک لە تۆپی پێیە هێندەی دیگۆ سیمیۆنی موچەی نییە کە بەرزترین موچە وەردەگرێت لە نێو ڕانەرانی تۆپی پێ داڕشتە و شێواز یاریکردنی سیمیۆنی بە ڕانەرێکی کلاسیک ناسراوە کە زیاتر پشت بە پلانی 4-4-2 یاریکردن دەبەستێت کە ئەمە شێوازێکی کلاسیکە و بەردەوام پشتی پێبەستووە سیمیۆنی لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید 800 یاری ئەنجام داوە 470 بردنەوەی هەیە و یەکسانیش 160 یەکسانی تۆمار کردو شکستیش 162 شکستیەیە و ڕێژی 1.9 بۆ هەر یاریەک واتە نزیکی 2 خاڵ بۆ هەر یاریە 2 خاڵ بۆ هەر یاریەک واتە نەگەوەی زۆر ڕێژەکە باش بێ بەڵام خراپیش نییە کاکسیامان دەڵێ نزیکە لە بابەتی ئیزاک
طبعا بالفعل بابەتی ئیزاک ڕێک هەمان بابەتی لە بابەتی ئەلڤارێزەوە نزیکە هەتاوەکەوەی کە بەس بابەتی ئیزاک جیاوازتر بوو. ئیزاک یعنی جۆری گرێبەستەکەی لەگەڵ نیوکاسڵە هێندەی ئەلڤارێز موعەقەد نەبوو. گرێبەستەکەی ئەلڤارێز زۆر موعەقەدە چونکە زۆر کاتی ماوە و مەرجە لۆشانەوەکەی زۆر بەرزە. بە پێچاوانەوە ئیزاک کاتێ داوای ڕۆشتنی کرد مەطلەبەکە نرخەکە نیوکاسڵ دیاری کردوتی نەگەنە و نرخە من نایە. ئێستا کێشەکەی ئێمە بۆ ئەلڤارێز لەمەدایە ئەتلێتیکۆ مەدرید نرخ دیاری ناکا بۆ ئەلڤارێز. ئەتلێتیکۆ مەدرید ئامادەی مامەڵە نییە. نیوکاسڵ و کاتە مامەڵەی دیاری کرد بۆ ئیزاک نرخێکی دیاری کرد بۆ دەستبەرداربوون لە ئیزاک. بەس کێشەی ئێمە لە ئەتلێتیکۆ مەدرید لەوە سەرچاوی گرتووە ئەم تیپە نرخ دیاری ناکەن. ئاڵێ 500 ملیۆن یۆرۆ مەرجە لۆشان و گرێبەست یەیتە داوای یاریزانەکەم فەرموو لە خزمەت تا 500 بەدەر لەوە ئامادەی مناقەشە نیم. ئەمەی کێشەکەی دروست کردووە. باوەڕ ناکەم سیمۆنی ڕێگە بدات ئەلڤارێز بچێتە بەرشلۆنە. کاک موحسین وا دەڵێت طبعا دیارە خۆ ئەتلێتیکۆ مەدرید تیپێکی زۆر قیچسمەیە. ئەتلێتیکۆ مەدرید یعنی بەجددی مامەڵەکردن لەگەڵ یا زۆر قورسە زۆر قورسە و نازانانی تیپەکە کێشەی شتێکی ئەو کاتێککە گریزمانیش هەتا 126 ملیۆنی خۆی لە بەرشلۆنە وەرنەگرت دەستبەرداری گریزمان نەبوو. گریزمان 126 ملیۆن یۆرۆ زۆرە و بڕەپارەیە بۆ گریزمان و کاتێکە بەرشلۆنە گرێبەستی لەگەڵا کرد. بۆیە بەجددی ئەتلێتیکۆ مەدرید لە فرۆشتنی یاریزانەکانیان بەو نرخە نەگا کە خۆیەوە دەستبەرداری یاریزان نابێت و بە جۆرێکیش گرێبەستی یاریزان نوێکاتەوە کە ناڕەحەتی توش نێت. بەرحاڵ یەمەوە سەر بابەتەکەی سیمۆنی لە ماوەی 14 ساڵی ڕابردوو کارکرد یاخود 15 ساڵی کارکردن سیمۆنی لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید چی کردو؟ هەژ نازناوی بۆم تیپە بردوتەوە. طبعا سەیریکەن بەڵێ ئەگەر ئێمە بەراورد بکەین بە ناوی ئەتلێتیکۆ مەدرید لەوەی سیمۆنی چی لێ کردوم نازناوانەکەم. بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە مێژووی ئەتلێتیکۆ مەدرید و بەم 15 ساڵی کە سیمۆنی بەڕێ کردووە هیچ کاتێک ئەتلێتیکۆ مەدرید هێندەی ئەم تیپەی سیمۆنی بەهێز نەبوو و ئەتلێتیکۆ مەدرید بە درێژایی 100 ساڵی دروستبوونی هێندەی ئەم 15 ساڵە پڕدەستکەوت نەبووە. هێندەی ئەم 15 ساڵە بەهێز نەبووە. هێندەی ئەم 15 ساڵە ناوی نهاتووە. هێندەی ئەم 15 ساڵە لە ڕێزی پێشەوە یانەکاندا ناوی نهاتووە. بۆیە ئەتلێتیکۆ مەدرید خۆی بە قەرزاری سیمۆنی ئەزانێ. هەندێرانی ئەتلێتیکۆ مەدرید خۆیان بە قەرزاری سیمۆنی ئەزانن. بەڵێ ڕێژەکە کەمە بەڵام ئەوەی ئەم بۆ ئەتلێتیکۆ مەدریدی کردووە کاکە بۆ ڕیال مەدرید و بۆ بەرشەلۆنەی نەکردووە. ئەم نەهاتووە بێ بە ڕانەری ڕیال مەدرید و بەرشلۆنە هاتووە بۆ بەڕانەری ئەتلێتیکۆ مەدرید بۆ ڕکابەری بەرشلۆنە و ڕیال مەدرید. بۆیە ئەم دەستکەوتانە بەراورد بە ناوی ئەتلێتیکۆ مەدرید بەراورد بە مێژووی ئەتلێتیکۆ مەدرید بۆ سیمۆنی دەستکەوتی گەورەی. ئەمەش نازناوە چین 2 لالیگایە جامێکی شای ئیسپانیا بردۆتەوانێ و سوپەرێکی ئیسپانیاشی بردۆتەوانێ واتە هەموو ئەو نازناوانەی ئیسپانیا کە ڕکابەری تێداکە لە ماوەی 15 ساڵە بۆ تیپەکە بەدەستیێناوە. لەگەڵ یا 2 نازناوی ئۆروپالیگی بردۆتەوانێ کە بەدەر خوار چامپیۆنزیگە ئەو 2 ساڵەشی کە ئۆروپالیگی بردۆتەوە هەر 2 ساڵەکە لە پاڵەوانەکەی چامپیۆنزیگی بردۆتەوە لە هەردووچە سوپەری ئەوروپی بردۆتەوە. تایبەتمەندی ئەتلێتیکۆ مەدرید لەوەیە ئەو 2 ساڵەی کە ئەوروپالیگی بردۆتەوە هەر 2 ساڵەکە لە پاڵەوانی چامپیۆنزیگی بردۆتەوە نازناوەکەی بەدەستێنەوە. ئەمە جگە لەوەی 2 یاری کۆتایی چامپیۆنزیگیشی ئەنجام داوە کە یاریشان لە ساڵی 2014 خولەکی 94 گۆڵی یەکسامبوونی لەسەر تۆمار کراوە بە کاتی زیاترا و یاریی دۆڕان. یاریکیشان بە لێدانەیەک لاکەرەوەکان کە ئەو کات گریزمانیش لە کاتی یاریەکەی لەدانێکی سزای لە دەزای ئەتلێتیکۆ مەدرید تیپێکی لە پێشتر بوو لە 2016 بۆی بێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ. بەڵامی تر تۆ لە پەنارتیادا دەسەڵاتی ڕانەریتیانی یاریزان پەنارتیە فەوتێنێ لە کاتی یاریزان پەنارتیە فەوتێنێ لە لێدانەیەک لاکەرەوەکان یعنی زەمبی ڕاینەر چییە لێرە؟ ڕاینەری ئیشی خۆی بە جوانترین شێوە کردو فشاری لە تیپی ڕکابەر کردو پستانی سەرخستۆ پەنارتی لەسەر دروست و یاریزانی فەوتێنە زەمبی ڕاینەر نییە. یاریەچێتە پەنارتیات زەمبی ڕانەریتیانی ینی ئەم حەقی خۆی یاوە. گرافیکی دواتر لەسەر سیمۆنی و کارەکانی ئەتلێتیکۆ مەدرید لە وەرزی نوێدا لەگەڵ دیگۆ سیمۆنی بەو یا مێرکاتۆی کە وتم هێشتا مێرکاتۆی ئەتلێتیکۆ مەدرید بە کۆتا نهاتووە چاوەڕێ دەکرد مێرکاتۆ بۆ ئەتلێتیکۆ مەدرید بەردەوامی هەبێت. لەسەر نازناوی چامپیۆنز لیگ ڕکابەری دەکات تاوان ئەمە ڕکابەریشی قورسە. لالیگا بۆ وەرزی ئەم ساڵ بەرشەلۆنە و ڕیال مەدرید زۆر بەهێزترن لە وەرزەکانی ڕابردوو. یعنی من
وەرزی ڕابردووش بیرمە پێ من تونوتم ئەتلێتیکۆ ئەگەر دەرفەتی چێ بێ بۆ ڕکابەریکردن ئەبوایە وەرزی ڕابردوو دەستەبەری بکردایە بەڵام بەڕاستی قورسە تۆ لە وەرزی ئەم ساڵە لەم زلهێزی ڕیال مەدرید و بەرشۆنە بتوانی بەم جۆرە ڕکابەری لالیگا بکەی ئەوەی کە گرنگە ئەم دوو نازناوی کۆتاییە کە بۆ سیمۆنی ئەم جارە بێ ڕکابەریکی جدی لەسەرکە جامی شای ئیسپانیا کە وەرزی ڕابردوو یاری کۆتایی دۆڕانوە وەروە سوپەری ئیسپانیە کە ئەمساڵ لە مانگی دوو لە تورکیا بەڕێوە دەچێت و دەرفەتێکی باش بێ بۆی بتوانێت ڕکابەری بە بەرشۆنە و ڕیال مەدرید کا وە سوود لەو ڕکابەریە توندە بینە کە ڕیال مەدرید و بەرشۆنە لە خولی ئیسپانیا بکەن بۆی کە بتوانێت هەرچۆنێ بێتی بەکە بگەڕێتەوە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان چونکە بەجددی من پێتام بڵێم سەر ڕایم کارە باشانەی کردوێتی سەر ڕاوی کە من هەمیشە پاڵپشتی سیمیۆنیم بەڵام 3 ساڵی بێدەستکەوت قوبوڵکراو نیە واتە تۆ ناکرێت 3 ساڵی لەسەرێک لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید و لەگەڵ یاریزانانەیە بێدەستکەوت بی ئەبێ بە تایبەتی یەکێک لەم نازناوانە بۆ تیپەکە دەستەبەر بکەیت تا ئەوەی بتوانانی ساڵی کۆتایی گرێبەستەکەشە بە کۆتا بینتە دوایی ئەمێنیتەوە یاخودە ڕووی ئەمە بابەتێکی ترە کوڕە سێوسێنانی ئەڵێ ئەم کاک محەممەد ئەم ساڵ لالیگا زۆر بەهێز دەبێت سپێشەڵ ڕیاڵ زۆر بەهێزتر و ڕۆحی کردەوە بەری یاریزانەکانە بۆیە ئەڵێم سپێشەڵتو هەموو کات ئامە بەسیێ بە مۆرینۆڵە سپێشەڵتو نەک سپێشەڵیەک تا کۆتایی دنیا ئەنچلۆتی ڕقەمیە کە لای من و زۆربەی وەرزش وەڵا لای زۆربەی زۆر دەستان وانە عزیزەکەم طبعاً ئەوە لەوە چێ لای من و تووە بێ بەس لای زۆربەی وەرزدۆستان وانە نەوەڵا هەریەکە و بە پێی دڵخوازی خۆی ڕقەمێکی خۆی دیارێکە ئەمە شتێ نیە بەڵام تۆ بۆ خۆت چۆن دەڵێ بەم جۆرەیە طبعاً منیش بڕوام وایە 100% ئەم ساڵ ڕکابەری خولی ئیسپانی زۆر قورسە لەبەری بەرشەلۆنە لە ڕادە بە دەرخۆی بەهێز کردو ڕیال مەدرید زۆر بە باشی خۆی نوێ کردوێتوانێ و لەگەڵیشیا ئەتلێتیکۆ مەدرید دوورتا نزیک خەریکی نوێکردنەوەی خۆیەتی بۆیە کارەکان ئاسان نییە منیش هەمان بۆ چوونی تۆم هەیە بڕوام وایە ئەم ساڵ ڕکابەری لالیگا زۆر بە چێشتر و زۆر خۆشتر بێ لە چاو ساڵانی ڕابردوو یاریەکان بابەتێکم هەیە لەبارەی هاریچینەوە طبعاً من هەموو ڕۆژێ دڵخۆشم بۆی کە باسی یاریزانێکی نوێ یەکەم کە بچێتە لووتکەی تۆپی پێ کە بچێتە سەرەوەی تۆپی پێ طبعاً بۆم نییە کە من بێڕەزی بە یاریزانێکی تر کەم بەڵام بۆ مەکەیتر بزانی کە دنیا لە گۆڕانە سەردەمی تۆ پێ بەرەو پێشکردنەی تر واز لە عقلێتی 10 ساڵ پێشێسە و 15 ساڵ پێشێسە بێنن ئێستا حەدەسی تۆپی پێ ڕکابەری تۆپی پێتوندی تۆپی پێ شێوازێکی ترە ئەمەیە کە ئێستا ئەم یاریزانەتیدا ڕکابەریەکەن ڕکابەری خولی ئەمریکی و خولی سعودی نییە بەخوا ئەنی من دایمم قسەی دووبارەکەم و زۆر بە ڕاشکاویشێکم بۆیە هەمیشە شانازی بم هەواڵانەوە کەم هەمیشە دڵخۆشم بۆم هەواڵانەکەی خوێنوانێ هاریکین خەڵاتی پێڵاوی زێڕینی بردەوە کە تایبەتە بە گۆڵکاری خولە گەورەکانی ئەوروپا بڕیارە 19 مانگ خەڵاتەکە بدرێتە هاریکین وەرزی ڕابردوو 36 گۆڵی تۆمار کرد کامە تایبەتمەند بوو واریکین و لە دوای 2024ەوە دووەم جارە هاریکین ئەم خەڵاتە بەدەست دێنێت واتە ئەمە بۆ دووەمین جارە هاریکین خەڵاتی پێڵاوی ئاڵتوونی دەباتەوە ئەمە دەستکەوتێکی تایبەتمەندە بۆ خودی هاریکین گرافیکی دواتر لەسەر هاریکین بۆ بردنەوەی خەڵاتی پێڵاوی ئاڵتوونی سێم یاریزانی بایر مونیخ ئەم خەڵاتە بەدەست بێنێت دوای هەرێکە لە گرت مۆلەر و ڕۆبەرت لیڤاندۆڤسکی هاریکین دەبێتە سێم یاریزان مێسی ئەها ئاوە لەشتی مێژوو یا خۆشە ئەها کاگەڕینەوە بۆ مێژوو مێسی بە 6 پێڵاوی زەڕین خاوەنی زۆرترینە باسی ڕابردووەکەین کریستیانۆ ڕۆناڵدۆ بە 4 پێڵاوی زێڕین کە تایبەتە بە گۆڵکاری خولەکان دووەم براوەی خەڵاتی پێڵاوی ئاڵتوونیەکە بە گۆڵکاری خولەکان دەدرێت بۆیە بە پێی راپۆرتەکانیش بە پێی ئەو ڕاپرسیانەی کە بڵاویش دەکرێتەوەنێ تاوەکو ئێستا هاریکین بەرامبەرەوە ئاستی لەگەڵ بایرنا پێشکەشی کردو و ئاستی لە چامپیۆنزیکی وەرزی ڕابردوو هەی بۆ و ئاستی لە مۆندیالدا پێشکەشی کردووە ها لە خولی نێوخۆی
و لە چامپیۆنز لیگ و لە پاڵاوانەکانی ئەڵمانیا کە 3 نازناوی بردوێتەوە لە مۆندیالیشا گەیشتۆتە چوارگۆشەی زەڕین و تیپەکان پلەی سێمی بەدەستێنەوە بە پێی ڕاپرسیەکان. لە ئێستادا هاری کین بربژێری یەکەمە بۆ بردنەوەی باڵۆندۆر، بەڵامەوە دواتر 100 ڕۆژنامەنووسەکەی جیان قەرارێن لەوەی کێبراوی باڵۆندۆرە بێ و خودی باڵۆندۆر خۆی لیستی کۆتایی یاریزانەکان دیارەکە لەوەی کە دەنگانەکە شمولی چەند یاریزانەکان. بەڵام بە پێی ڕاپرسیەکانی کە هەیە تاوەکو ئێستا هاری کین بربژێری یەکەمە تا ئەوەی خەڵاتی باڵۆندۆر بۆ خۆی دەستەبەرکەوە. دوامین ڕاپرسی کە بڵاو کراوەتەوەنێ دەڵێن هاری کین بربژێری یەکەمە. لامین یاماڵ کە لەگەڵ ئیسپانیا مۆندیالی بردوێتەوە لەگەڵ بەرشۆنە خولی ئیسپانی و سوپەر ئیسپانی بردوێتەوەڵێن بربژێری دووەمە و کیلیان ئێمپاپێ کە تەنها خەڵاتە تاکەستەکانی بردوێتەوە نازناوی بە کۆمەڵی نەبووە و تەنانەت لە مۆندیالیش پلەی چوارەمیانە ناو تەنها گۆڵکاری مۆندیال و گۆڵکاری لیگە بووە و گۆڵکاری چامپیۆنز لیگ بەمان شێوە. بۆیە یعنی بەم جۆرە وەکو ئاسی تاکەسی خۆی کە گۆڵکاریەکانی گرتووە ئێمپاپیش بەمە لە ڕکابەریدا و پلەی سێمی ڕاپرسیەکەی گرتووە. دەچمە سەر کۆتا بابەت و بابەتی مەرکاتۆ بابزانین دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆشتین خۆ دەنزان حەدەسی گرینگە، بەڵام لەسەر مەرکاتۆ شتێکی تر هەیە ئەڵێن ڕۆمانۆ بڕیاریاوە دەستکا بە شیکردنەوەی تۆپی پێ. جا ئەگەر دەست بکا بە شیکردنەوەی تۆپی پێ هەڵێ بەنیازم لەم هەواڵی مەرکاتۆشتانە بە تەواتی دوور بکەمانە ئەگەر بزانن بەڕاستی ڕۆمانۆ شۆڕشێکی گەورەی کرد سەبارەت بە مەرکاتۆی یاریزانان و سەبارەت بە پێدانی زانیاری بە جیهان بەسەر گۆی زەوی. یعنی شۆڕشی ڕۆمانۆ زۆر گەورە بوو کە تەنان چەندین حاڵەتی زۆر گرنگیژە بوو. کەیشێک لەوانەیە یوشیدا بوو کاتێک شاڵگە داوای کرد ڕۆمانۆ یەکسەر هەواڵەکەی بڵاو کردوانێ لەوەی کە یوشیدا دەچێتە شاڵگەی یوشیدا یابانی. یوشیدا خۆشی لەبارەیەوە هەواڵێکی بڵاو کردوتی بڕوا بکەن خێزانەکەی خۆم نەیزانی بوو کە من ئەم گرێ بەسە و ئەم گفتوگۆیم کردووە نازانم ڕۆمانۆ چۆنە هەواڵی پێگەشت و یەکسەر بڵاوی کردانێ، چونکە بەڕاستی ڕۆمانۆ شتێکی تایبەت بوو. ئەوەی لە مەرکاتۆ شەو دەوترێت هەچ کات ناوی مەرکاتۆوە دەبێت ناوی ڕۆمانۆمان لە یاد بێت. یانەی تۆتنهام بە شێوەیەکی فەرمی پاژەوەی کە ڕۆمیرۆ یانەکان جێ دەڵێت گرێبەستی ڤاندیڤینی بۆ 5 وەرزی دیکە نوێ کردوانێت تاوە هیچ مەترسێک لەسەر ڕۆشتنی بەرگریکارێکی دیکە دروست نەبێت. ئاراوخۆ بەخواستن ڕووی لە ڕیزەکانی لیڤەرپوڵ کرد و بە شێوەیەکی فەرمیش درێسی ژمارە 33 لە ڕیزەکانی لیڤەرپوڵدا بەرز کردوانێت. پرێمەر لیگ تایبەتە بۆ ئاراوخۆ کاتیەوەی ئاراوخۆ توانەکانی خۆی نیشان باتەوە، چونکە ئاراوخۆ لە ماوەی ڕابردووی چێک بۆ لە بەرگریکارە باشەکان، بەڵام بەڕاستی 2 ساڵی ڕابردوو هەم باسێکی خراپ و لە بەرشۆنە دەرکەوتووە هەم دۆخێکی خراپی لە بەرشۆنەدا بەڕێکەوتووە. بۆیە دەرفەتێکی باشە لە بەردەم ئاراوخۆ تاوەی جارێکی دیکە توانەکانی خۆی نمایش بکاتەوە. یانە ئینتەر میلانی ئیتالی پێداگیرە و گرێبەستی بۆ گواستنەوەی جادۆن سپێنس ئامادە کردووە کە لە ڕیزەکانی تۆتنام یاری دەکا و لە ڕیز لەگەڵ هەڵبژاردنی ئینگلتەرا لە مۆندیالدا پلەی سێمی دەستەبەر کرد. یانەی پۆرتۆ لە گواستنەوەی سانتیاگۆ خێمینێزی هێرشبەری میلان نزیکە. طبعاً بڕوا بکەن هێرشبەری چەبلەری ژمارە 9 چەبلێر بێ و هێرشبەری بۆکس بێ. من لە دوای داڤرشوکەرەوانێ نازانم هێرشبەرێکم بەدی نایەت لە چەپە یاری کردی بێت و ژمارە 9 سەرکەوتوو بوو بێ بە داوای لێبردنەوە لە ئەرلینگ هالاند. ینی مەبەستم لە باش شتەکە تێک نییە بەخوا نەکای تریشی تیاابێ منە سار ئاوای کە بێمەشکم بیرم کردو ئێخواالان چەپەی وڵا سامناکترین هێرشبەرە. بەس خیمینێز لە میلانە خۆی گشتیەوەی بابەتەکە لەوەی خیمینێز لە میلانە سەرکەوتونە بۆ ئەوە قسە ڕاستەکەی. چوونی لۆکاکۆ بۆ ڕیزەکانی فەنەرباخچە تەنیا ڕاگەاندنی فەرمی ماوە. ڕێکارەکانی گواستنەوەی لۆکاکۆ لە یانی ناپۆلیۆ بۆ ڕیزەکانی فەنەرباخچە لە ئاقارەکانی کۆتاییەوە نزیکە و تا دێت خولی تورکی بەردەوامە لە ئەنجامدانی گرێبەست و بەردەوامە لە هێنانی یاریزان تاوی وەرزی داهاتوو خولی تورکی بەهێزترین ڕکابەری تیا بێ زۆرترین ئەستێرە لەم خولەدا لە خۆی بگرێت. بابەتەکانی ئەمڕۆ یاریگای پامیشم پێشکەشکردن. هیوادارم سوودێکی تاو زانیاریی تاوم بێەوەی خۆشەویستگان بێ بە تایبەتی ورد و درشتی بابەتی ئەلڤارێزم بە بینەرانی خۆشەویستم گیان بێ. خواتان بەکەم.